بە مەبەستی چارەسەرکردنی کێشەی گرێبەستی زەوی و زاری کشت و کاڵی و هەموو ئەو کێشە و گرفتانەی کە لە ناوچە دابڕاوەکاندا هەیە، وەفدێکی حکوومەتی هەرێمی کوردستان کە پێک هاتبوون لە خالد شوانی وەزیری هەرێم بۆ کاروباری ناوچە دابڕاوەکان و فارس عیسا نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغداد لەگەڵ دادگای فیدراڵی عێراق و وەزیری دادی عێراق کۆبوونەوە. لە دوای کۆبوونەوەکەش لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی هاوبەشدا ناوەڕۆکی کۆبوونەوەکەیان خستە ڕوو. کۆبوونەوەیکی فراوەمان کرد لەگەڵ یەکە ئەو مەوزوعانە کە پەیوەندی بە وزارەکانی هەرێمی کوردستان و لەگەڵ وزارەی عەدلی عێراقی کۆبوونەوەکە زۆر باش بوو، تەفاهماتێکی زۆر باش بوو، قورسمان نەبوو یان شتێکی وا ئەوە نەبوو کە بڵێن نەگەینە نەتیجە، هەموو گەیشتنە نەتیجەیەکی دڵنیایی هەموو لایەک و بەردەوامە بین و هیوادارشین کە ئەم چاپێککەوتنە بەردەوام بێت تاکو ئەو شتانەکە پەیوەندی بە هاوڵاتی هەیە، هاوڵاتی لە هەرێمی کوردستان لە هاوڵاتی لە مەرکەز و بەغا و شارەکانی کە مەرکەز خزمەتێکی باشیان بۆ بگەێنین، هیچ کاتێک وا نەبێ کە ناڕازیەک ببێت لە هاوڵاتی هەردوو لایەک. ئەمڕۆ ئێمە لە چوارچێوەی بەدواداچوون بۆ ئەو کێشانەی کە هەمانە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادی و بە تایبەتی هەندێک لەو کێشانەی کە ڕوبەڕوومانە بێتەوە لە ناوچە دابڕێنراوەکان لە مووسڵەوە تاکو کەرکووک تا دووسخورماتوو تا خانەقین و جەلەولا و سعدیە سەبارەت بە گرێبەستە کشت و کاڵەکان و وەزعێکی ناهەمواری لەو منتیقانە دروست کردووە. ئەمڕۆ ئێمە تایبەت بەم مەلەفە سەردانی بەغدامان کرد، کۆبوونەوەی یەکەممان لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی باڵای دادوەری عێراق بوو و ئەم کەیسەمان خستە ڕوو بۆ ئەوەی بتوانین ڕێگەچارەیەکی یاسایی قەزایی بۆ بدۆزینەوە لە ڕێگای محکەمەکانی ئەم منتیقانەوە و محکەمەی تەمیزی عێراقی. ئەتوانین بڵێن کۆبوونەوەکەمان کۆبوونەوەیەکی ئیجابی بوو و هەنگاوەکانمان بەردەوامە بێ بۆ چارەسەری بنەڕەتی ئەم کێشەیە و ئیتر قانون وەکو خۆی تەطبیق بکرێ و التیزام بکرێ بە قەرارەکانی مادەی 140ەوە، نەک زوڵم لە تەرەفێک بکرێ لە دژی تەرەفێکی تر، بە تایبەتی لە جوتیارانی کورد و تورکمانی شاری کەرکووک. و دووەم کۆبوونەوەمان لەگەڵ وەزارەتی عەدل و جەنابی وەزیری داد کاک حاکم فاروق بوو کە هەم پەیامی پشتیوانی و پاڵپشتی هەرێمی کوردستان و هێزە کوردستانەکانمان بۆ جەنابی کاک حاکم دووپات کردەوە و هەڵسەنگاندنێکی ئیجابیانە بۆ ڕۆڵی جەنابی کە ئیدارەی وەزارەتی عەدلی بەم شێوەیە داوە کە ئێستاکە یەکێکە لە وەزارەتە گرینگەکان و باشەکان کە خەدەماتی عەدلی بۆ هاوڵاتیانی عێراق پێشکەشەکە. و لە بەشێکی تری کۆبوونەوەکەماندا ئەو بابەتەی کە بۆی هاتبووین بە تایبەتی پەیوەست بە هەڵوەشاندنەوەی بڕیارەکانی لیژنەی شئونی شیمال کە بەپێی بڕیاری ژمارە 29 لە ساڵی 2012 ئەنجومەنی وەزیران بڕیاری هەڵوەشاندنەوەی داوە و وەزیرەکانی پێشووتر عەرقەلەیان بۆ جێبەجێکردنی ئەم قەرارە دروست کردبوو بە هەر شێوازێک بێ ناچمە سەر تەفاسیلەکەی. ئەمڕۆ جەنابی وەزیر خۆی شارەزایەکی تەواوی لەم کەیسە هەیە و خۆی ئەم معاناتانەی بە چاوی خۆی بینیوەوە، خۆی بەشێکە لە معاناتەکان کۆمەڵێک بڕیار و ڕێوشوێنی دا کە ئیشاڵڵا ئەبنە جێگای ئەوەی چارەسەری قانونی بنەڕەتی بۆ ئەم بابەتە بدۆزینەوە و ئەم کێشەیە یەکلایی بکەینەوە. خالد شوانی ڕایگەیان دەبێ بە گفتوگۆ و لێکتێگەیشتن چارەسەری هەموو ئەو کێشە و گرفتانە بکرێت و خەڵکی کەرکووک حکوومەتی هەرێمی کوردستان بە هی خۆیان دەزان و حکوومەتی هەرێمی کوردستانیش کاری لە پێشینەی بۆ ناوچە دابڕاوەکانە. هەم لە ڕووی نەتەوەیەوە، هەم لە ڕووی ئەخلاقیەوە و هەم لە ڕووی سیاسیەوە و هەم لە ڕووی دەستوری و قانونیشەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە بە ئەرکی خۆی زانێ. چەندین کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران لەسەر ئەم بابەتە کراوە، مەبەستم ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمە، جەنابی سەرۆک وەزیران، جەنابی جێگری سەرۆک وەزیران زۆر موهتەمن بە چارەسەرکردنی ئەم کێشەیە. وەفدەکەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو پەیامەیان گەیاندە بەغداد کە دەبێت ئەو کێشانەی کە لە سنووری ناوچە دابڕاوەکاندا هەیە هەمووی بە پێی گەڕانەوە بۆ دەستور و بە پێی یاسا چارەسەر بکرێت و یاسایش بۆ هەمووان وەک یەک بێت.
بە مۆشەخانی گەلی کوردستان بەغداد.